بەداخەوە ماوەیە کە نەزعی هەژبنخوازی و پاوانخوازی و خۆرخکاری لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە هەست پێ دەکرێت و جیاکاری و جیاوازی لە نێوان زۆنەکان ناکرێت و بە تایبەتی تر و دیاریکراوتر پارێزگای سلێمانی و زۆنی سەوز تەعاملێکی جیاوازی لەگەڵاکرێت. هەوڵەکانی ئێمە بەگشتی بۆ ئەوەیە کە بتوانین دەرچەیەک یاخود مەخرەجێک بدۆزینەوە بۆی بتوانین ئەو گیر و گرفتانە بە ئاراستەی چارەسەرکردن بڕوا بتوانین هەموو لایەنە سیاسیەکان بە نیەتی چارەسەرکردن نیەتی چاکسازی لەسەر مێزی گفتوگۆ کۆبنەوە بە تایبەتی یەکێتی نیشتمانی کوردستانیش هەمیشە دەرگای گفتوگۆی واڵا بووە بۆ باسکردن لای گیر و گرفتەکان زۆر بە شێوەیەکی شەفافانە بەداتا و بە ئامار قسە لەسەر ئەو گیر و گرفت و کێشانە بکە لەگەڵ لایەنی بەرامبەرە. ئێمە ئەمانەوێ ڕێگە لەو وەک باسم کرد ئەو نەزعی هەژبنخوازی و پاوانخوازیە بگرین. ئێمە مەبدەئی ئێمە پرەنسیپەکان یەکێتی نیشتمانی کوردستان ئەوەیە کە کاری پێکەوەی و کاری هاوبەشی وا بکەین کە بتوانین هەموو دەنگە جیاوازەکان هەموو لایەنە سیاسیەکان پێکەوە بتوانین لەم حکومڕانەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بەشدار بین. یعنی بە جێبەجێکردنی ئەم پرەنسیپەش پێم وایە بێ ڕێگە لە هەژبنخوازی و پاوانخوازی ئەگرین لە ناو حکوومەتی هەرێمی کوردستانە. دەستی دەرەکی و هەرێمایەتی لە پشت ئەم سیاسەتەوە ناتوانین ئێمە ئەو ئیتیهامە بکەین چکە کێشەکان کێشەی ناوخۆی ئەمە بەس لە کێشەی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین و ئەو جۆرە مامەڵەکردن و تەعاملکردنە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئێمە ناچینە سەر ئەو باسە. خۆشبەختانە لەگەڵ لایەنی بەرامبەرە وەک باسم کرد یەکێتی نیشتمانی کوردستان دەرگای گفتوگۆی هەمیشە کراوەیە. لایەنی بەرامبەریش جۆرێک ئیستیجابە هەیە بڕیارە لە داهاتوویەکی نزیکا دانیشتن بکرێت لەسەر ئاسی مەکتەبی سیاسی هەردوولا بە ئاڕاستەی چارەسەرکردن. لە دەستگاکانی میدیایشەوە خۆتان ئاگادارن کە باز لەو نزیک بوونەوەی ئەکرێ نزیک بوونەوە بەمانای ئەوەی کە دانیشتنی یەکەم بکرێت بە ئاڕاستەی چارەسەرکردن. پێم وابێ بەم نزیکانە ڕەنگە دانیشتنی مەکتەبی سیاسی هەردوولا بکرێت. من زانیاریم نییە لە هەر شوێ ببێ گرنگەوەی ئەو دوولایەنە کە دوولایەنی سەرەکی لە حکومڕانی لە کوردستانە لە ئاسی مەکتەبی سیاسیە ئەو دانیشتنە ئەکرێ بەڵێ.